هێزەکانی عێراقی لە شەڕی دەرگا بە دەرگایان دژ بە داعش لە مۆسڵی کۆن سەرکەوتنێکی زۆرتریان بەدەستهێناوە، بەڵام هاوڵاتیانی سڤیل هێشتا لە ناو شارەکەدا گیریان خواردووە. نەتەوەی گرتوەکان دەڵێت لە ڕۆژاوای مووسڵ 2 ملیۆن کەس هەڵاتوون. ملیشیەکانی دەوڵەتی ئیسلامی لە وەڵامدانەوە بەرامبەر بە ڕەفاندنی سێ لە شەڕکەرانیان لەلایەن خێڵەکیەکانەوە دەستیان بە هێڕەشانی کردوون لە دەوروبەری ڕەفاه لە نیمچە دوورگەی سینای مسری. سەرۆکی سووری بەشار ئەسەد دەیەوێت داعش لە ڕەقە دەربکرێت، بەڵام گاڵتە بە توانایی هێزەکانی بە پاڵپشتی وڵاتە یەکگرتووەکان دەکات. کاروانی کە گوندێکی سووری بەجێهێشتووە لەلایەن سەرهەڵداوەکانەوە هێرشی کراوەتە سەر و بەلای کەم 126 کەس کوژراون و بریندار بوون.